دروستە بێ ئەویش بە هۆی پیسیەوەیە کە پیسی یەکەم هۆی نەخۆشیە بۆ کەناری یاخود بەهۆی ئەوە کە لەسەر ئەو داری لەسەر میشێتەوە پیسی دروستە بێ و یا لە قەپەزبنی قەپەزەکە ڕێکنەوە و پیسایی خۆی یا خواردنی پیس یاخود دروستبوونی چەوریە لە باڵیەوە لە شوێنێکی لە جسمیە و بە تایبەتی کلۆستەر تووشی ئەوێت و مۆزاییک ئەوش بەهۆی تەجینەکەیەوە نەرویجی هەنە نوعی کەناری تیژەیە کە تووشیە بێ بۆ نمونە من خۆم ئەمەم بەدەستەوەی ئێستا ئەم کەناریە کە یەکێک لەو کێشانەی هەیە ئەویش پەڕی زیایە و لەگەڵ چەوری کە دروستە بێ پەڕەکەش لە باتەوەی بەڕێکی بێتە دەرەوە لەناو پێستەکە ئەمێنێتەوە و چەند پەڕێک بەیەکەوە کۆ بێتەوە و بەیەکەوێتە دەرەوە لەبەرەوە کە تۆ سەیری کەناریە منێ ئێرە سەیری کەنارەکانەکەم کە هەستەکەم کەنارەکە لە شوێنێکیا پەڕەکەی طەبیعی نییە ئەیگرم و سەیری یەکەم و ئەمە سەیرەکەی بەم شێوەیە ئەو کاتە چیەکەم من دوو شتێ یا ئەبێ هەڵی بکەنیت یا ئەبێ هەڵی بکەنیت بەم شێوەیە جاری وایە تۆزێ خوێنیشی دێت بەس کێشە نیە ئەوە شوێنەکەی دیا یا ئەکۆت بەم شێوەیە کە ئیبینین ئەم دروستە بێتەوە کە هەڵیەکەنی لەوانەیە دروست نەبێ بەس لەوانەیە لە شوێنێکی تری بەس لەو شوێنە دروست نابێتەوە جارێکی کە چکە وکوتم ئەیبینی پەڕەکان بە شێوەیەکی تۆپەڵاتۆتە دەرەوە ئەیگرم ئەو پەڕە تەڵەن بە موچێشێک بێ باشترێکە ئەگە موچێشێک بێت بەڵام ئەشتوانی لەبەرەوەی ئەمە توانم من ڕای کێشم هێنامە دەرەوە بە تەکیدی عەزێتی ئەیات بەڵام زۆر ئاساییە چکەوە شتێکی زیایە کە هاتووە ئەگە زۆر گەورەش بێ لە ناو پێستەکە بێ نهاتێتە دەرەوە پەتێک لێنین پەتەکە و ئەڵخەیە دروستەکەی دەخیتە ژێریک و بالوکەیە ڕۆژانە تونتری ئەەکەی تا خۆی وای لێ وشکە بێ و پڕێ ئەیە و بەشێکی یەکێکی کەشەیە کە لە دەرەوە توو شێوەیە کە زۆر گرنگە باسیکەن ئەویش ئەسپێیە و ئەسپێش سێ جۆری هەیە جۆرێکیان ئەسپەیە کە لای خۆمانە هەر پێڵین ئەسپێ و سوورە کە لەسەر جانی لەسەر خوێنی کەنارەکە ئەژی و بە شەو کاتێک کەنارەکە ئەنوێ ئەچێتە جسمی و خوێنی ئەمژێت و کە ئەوە زۆر خەتەرە چکە ئەبێتە سەبەبی ئەوەی زۆعف و تووشی زۆعف پێکات لە دوای شەوێتە دەرەوە ئەوی زۆر بە ئاسانیە توانین بیبینی کە بۆ پەکوژێنینەوە شەو دوای سەعاتە دوو سەعات بەلایی کێ بە شتەکە توانی سەیریکەی بە تایبەتی لەو شوێنەی کەنارەکەی لێیە ئەتوانی سەیریکە ئەیبینی کە ئەڕۆن بەشی دووەمیان ئەسپەیەکە بەس ئەچێت لەسەر پەڕ ئەژی بەس پەڕەکە ئەخواتێت سەر پەڕەکان لە بنی پەڕەکانەوە ئەیخوا و ئەگەر بیکەیتەوە پەڕەکەی ئەیبینی ئەویش بەس ئەویان عیلاجەکەی ئەوەیە ئیلا ئەبێ قەترەیەکەی کە یەکەیتە پشتی ملی کەنارێکەوە ئەچێتە ناو پێستەوە ئەیکوژێت لە هەمووی خەتەرتر کە زۆر کە زێرەوانەیە نەیزانێت ئەسپێگێ لە ناو قورگا دروستە بێت یعنی لە قورگا دروستە بێت ئەبێتە هۆی ئەوەی کە ئەو کەنارێت تووشی قرخە ببێت کە تووشی قرخە ئەبێ دەرتیا زۆر ئەبێ زۆر ئەبێ لە نەتیجە شاوای لێت کە زۆر خەتەریش ئەمەمووی بڵاوە بێتەوە و نەخۆشی تر زۆر هەیە کە هیچ لەوانە ڕیخۆڵە کە بە بەکتریا تووشی ئەبێ نەخۆشی ڤایرۆسی زۆر هەیە و ئەبێت تۆ زۆر سپۆڕانە بتوانی بیزانی کە کێشەی ئەو کەناریەتی ئایا ڤایرۆسیە ئایا بەکتریە یاخود کێشەی تری هەیە بۆی عیلاجی تەواوەتی بیتێت چکە بێت تۆ کەنارێک عیلاجی غەڵەتتدایە ئەو کاتە کێشەکە و گرانتر ئەبێت لەوەی کە تۆ ئاسانتر بیکەیت شتانی کە داناوە بابینێرە ئەمانەمووی بۆ بەکارهێنانی نەخۆشی بەڵێ هەمووی بەکارێ و لە هەر مەرحەلەیە و شتی تایبەتی خۆی هەیە بۆ نمونە کەناری لە کاتی توولەکە پێویستی بە کالیسیۆم و پێویستی بە کۆمەڵە ڤیتامین دی و بی کۆمپلێکس وانە هەیە لەو کاتا کە موڵتی ڤیتامینی پێ ئەڵێن لەگەڵ کالیسیۆم وانە ئەیەکێ لە کاتی پێش جوودکردنە چکە کەناری خۆی بە چوار مەرحەلە ئەڕوا بەڕاستی مەرحەلەی بڵێن ئیسراحەت کە ئیسراحەت ئەکات کە لە مانگی نهایەتی لە ناوڕاستی مانگی نۆ دەست پێ کات تاوەکو بیدایەتی مانگی سێ یا ناوڕاستی مانگی دوو لەو کاتا کەناری زۆر پێویستی بە ڤیتامینان و شت نییە لە دوای ئەوە مەرحەلەی ئەوەیە کە تۆ حازریکەی بۆ جوودکردن پێویستی بەوە هەیە کە نێرەکان وایان لێ بکەیت بتوانن تەلقیح بکەن و مێکانیش بتوانن هێلکەکان بە ڕێکوپێکی و بە جوانی و بە شێوەی وا دروست بێ ئەو بێچۆکە لە ناوە دروستە بێت کێشەی نەبێت کە مەرحەلەی دوایە و مەرحەلەی جوودکردنە دوای ئەوەش مەرحەلەیەکی کێت لە بینی جوودکردنا کە ئەویش ئیسراحەتە ماوەیەکی کەمەکەلەیشان جاکێتەوە بەڵام گرنگترین مەرحەلە کە لە هەموو گرنگتێکە مەرحەلەی توولەکە
کە کەناری پێویستی بە هەموو ئەو شتانە هەیە و تەمان ئەنتیبایۆتیکم هەیە من کە هەفتەی 2 جار ئەیان نەمێ بۆ ئەوەی بە شێوەیەکی کەم بۆ ئەوەی خۆی ئەنتیبایۆتیک نییە بەڵام بە شێوەیەکی کەم کراوە ئەتوانین بین پێ بۆ ئەوەی ئەگەر بەکتریا شتێک بێ و کەناریە لە جسمیا بیکوژێت بەڕاستی بێ پاکوتەمیزی زۆر باش ڕاگیرێ خواردن لەسەر نەخۆشی دەوری زۆرە خواردنی خراپ زۆر یاکەم ئەبێتە هۆی ئەوەی کە تووشی نەخۆشی تووشی زۆعف ببێ نابێت ئەوەی بێتێ تووشی چەوری ببێت نابێ ئەو نشی بێتێ کە زەعی بێت توانای هەنێ نەخۆشی نەبێ بەکتریا ڤایرۆس کاتێت جسمیەوە بۆی دژ جایەتی بکە و کەناری کرمیشی هەیە ئەبێ ئاوەش ماناگان لێبێ کە ئەویش بەڕێکنەکەی ئەیزانیت و دوای ئەوەش پاکوتەمیزی زۆر گرنگە لەگەڵ خواردنە. کەناری باوندێکی زۆر هەستیارە ئەوەشی کە کەناری بەخێوگاوە بە بەردەوامی سەرپەرشتی کەنارەکانی بگا لە ناویانە بێت و 200 کەناریش بەڕاستی کەنارێکی زۆرە کە تۆ کارێکی زۆری ئەوێت و بە بەردەوام ئەبێ ئاگار لیان بێت و کە ڕۆژانە ئەچمە ناو کەنارەکانە و سەیرانەکەم هەست ئەگەر هەستم کرد کەناریە یا یەکێک لە کەنارەکان وەکو شێوەی ئاسایی خۆی نییە ئەی گرم سەیری ئەەکەم ئەگەر هەست بۆ بکەم کە نەخۆشیی بە تایبەتی کە تۆ سەیری ریسکی کەناریەکەی ئەگەر دەماری سووریا دەماری شینی تابێت ئەوە یعنی ئەو کەناریە ڕێخۆڵەکانی تەواو نیە یعنی باری دەرونی تەواو نییە ئەو کاتە لێرا من ئەم دوو قەفەزەم هەیە بۆیە دوو قەفەزیشم هەیە کە نەخۆشەکان زۆر جیاوازن نەخۆشی کەناری زۆرە ئەم کەناریانە ئێنمە ئێرە متابعەیانەکەم بە پێویست ئەو دەرمانەی کە پێویستە نەمێ و ئەم قەفەزێکی ئاسایی نییە کە وەپی تایبەتی خۆی تایە هیتەری تایبەتی خۆی تایە و لەگەڵشان مقداریشی تایە بۆ ئەوەی کە تۆ دەرەجەی حرارەت بگەیتە ئەو ئاسەی کە ئەو کەناریە شوێنەکەی گەرم بێت بە تایبەتی کە کەناری نەخۆشەکەی گرنگترین شت ئەوەیە کە تۆ شوێنی گەرم بێت کە ئینسانیش تەنانەت کە نەخۆشەکەی پێویستی بەوەی خۆی بە گەرمی داپۆشێت کەناریش هەرم بەم شێوەیە و لەبەرەوە هەمیشە ئەبێ ئاگاداری ئەوە کە کەنارێ نەخۆشە بێ بووی بە زووترین کات فریای کردین ئەگەر بە زووترین کات فریای کردی ئاسانە چارەسەرکردنی هەموو نەخۆشیەکی کەناری بەڵام ئەگەر ئاگاداری نەبیت و یەک دوو ڕۆژی بەسەر بچێت بەڕاستی زۆر گرانە چاکردنەوەی. کاک سۆرانەوێ ئەوە پرسم بەدەستێنانی بڕوانامانی پێ پێشتر باسمان لە داهاتوە بە تەمانی ئەم کەناریانە بەریتەوە بۆ کوردستان وەڵاوی ڕاستی ئەم هاوینە ئەم کەنارانی کە ئیبینی کاکاکۆ بێچووی ئەوانە بووە من بردمەوە بۆ کوردستان و لێرە یەکەمین بەدەستێناوە و جەنابیش بڵێن بڕوانامەکانە بینی هەمویان بە هۆرمۆن زانی بەڵام من زۆر خۆشحاڵ بڕیاری ئەوە ئايات کە ئەمە هۆرمۆنە یاخودنا خۆی پسپۆر نییە کێشەی ئێمە ئەوەیە خەڵک ناوی کەناری نازانێت لەگەڵ ڕێزمانی خۆمە ئێمە من نامێت سوکایەتی خوا نەخواستەوە هیچ کەسێ بکەم یا بڵێم ئەوان هیچ نازانن بەڵام وەکو باسم کە لەوە پێش سەقافەتی ئەوەم سەقافەتی بەخێوکردنی باڵندە نیە ناسینی باڵندە لای ئێمە بە شێوەیەکی علمی نییە خەڵک نایزانێ ئەنی کێشەی ئێمە لە ئێران و کە لە سووریاوە کە تەیریێت یاخود ئێستا لە لوبنانیشەوەیەت خەڵک نازانێ ئەم تێرە ناوی چییە بۆ نمونەوەکو باسم کە تۆ ناتوانیت کەناری ئەبێ لە جووتکردنیان زۆر وریایەنە جووتی بکەیت لە هەڵبژاردننی کەناری ئەبێ زۆر وریایەنە هەڵی بژێری تۆ ناتوانیت دوو کەناری لە خۆتەوە جووتی بکەیت لەبەر ئەوە من ئەم کەنارانە زۆر خۆشحاڵە مەگە بتوانم بەڵام بۆ منەسە سکۆچمێ و کۆمەڵێ ڕەنگی کەمێ و نوعێتی چاکم هەیە کە حازم کە ئەگە بتوانم بیرم بۆ کوردستان و ئاسانکاریم بۆ بکرێ و بە بەردەوامیش ئێمە پێویستمان بۆیە کاگاکۆ یعنی ئێمە کە ئەم ئارەزۆمان هەڵبژاردووە لێرە بۆ کاسپی هەڵمان نەبژاردووە بەڵام پسپۆر زۆر گرنگە لە وڵاتی ئێمە کەسێکی کوراگاسین کە کۆتر لی ئەزانێ و ئەزانێت چییە ئێمە بتوانین لە ڕێگەی ئەوە بۆ نمونە کۆتر بڕاتەوە بۆ کوردستان بۆ ئەوی شتی باش بێتەوە هیچ نەبێت شتێک بێتەوە کە خەڵکی سفادەی لێ بکات
ئێمە پێم سەیرەکە لە کوردستان هەنوو باڵندەی کوردستان ئەوەی لە ئەوروپاوەیە بە کەڵێک نایە. ئەگەر بتوانم نمونەیەکی زۆر بەسیتێمە کابرایەکی لە بەلجیکایە کەناری مفەتەلی هەیە. ئەو کابرایە من 2 ساڵەمەوە پێش چوون کەناریم لێ کڕۆ تەمەنی 3 ساڵ بووە لێم کڕیەوە دانی بە 300 ئۆیرۆ. ئەمان کەناریە نێرێ بۆ لوبنان لە لوبنانەوە چێتەوە بۆ کوردستان دانی بە $50 یا بە $60. من تەلەفۆنم بۆ کرد وتم بەوژوتی هەمە وتم بەزینم خۆمەڵ لێبژێرم وتی داوای لێبور نەکەم هەڵبژاردن لێ تۆ باڵژاردن لە $500 کەمتری نایە. یعنی ئەمە کێشەکەیە تۆ ئەو کەسەی کە کەنارەکە ئەباتەوە بێ ئەبێ بەڕاستی بە ئەمانەتەوە بڵاتەوە. یعنی وەکو پێم وتی لەوە پێش ئەبێت تۆ هیوایەتەکە و ئەوە بێ ئارەزۆکە و کەناری بەخێوکردن بێ ئەنجا بیل لە ئەوە پێ وەکو تیجارەتی ڕێکاری وێنی. زۆر جارە و کەسانەی کە هۆگری بە خێوکردنی باڵندە بوون لای چەندی کەس تووشی ناوناتۆرە دەبنەوە. جێ خۆشحاڵی نییە. دەبێت ئێمە پێشوازیان لێ بکەین و هانیان بدەین بۆی وڵاتمان دەوڵەمەندتر بێت و ئاسمانی شینی جوانیمان بۆ ڕەنگاوڕەنگتر بێت. چۆن لە جیهاندا هەردەم هەوڵ دەدرێت بۆ دۆزینەوەی چەندین شێوە و ڕەنگی تری کەناری با ئێمەش هەوڵەکانمان بخێنە گەر بۆ ئەو بوارە و نەچین بۆی هۆرمۆنەوە یا خودپێدانی جۆرەکانی تری ڤیتامین و ڕەنگ کاریگەری بکەنە سەر جۆر و ڕەنگ و سیفەتەکانی ئەم باڵندە ناسک و دڵخۆشە. شتێکی کەشەیە کە زۆر زۆر گرنگە ئەویش ئەوەیە بەراوردکردن لە نێوان بەخێوکردنی باڵندە بە شێوەیەکی گشتی لە ئەوروپا و بەخێوکردنی باڵندە لە هەرێمی کوردستانە. لێرە شتێک کەسێک ئەبینی کە باڵندە بەخێوەکە لە لای خەڵکیش ڕێزێکی تایبەتی و خۆشی هەستێکی تایبەتی هەیە. چونکە لێرە بەڕاستی خەڵک کەناری تیر بەخێوەکە بۆ هەست و ئارەزووی خۆی بۆی چێژی لێ ببینێ بۆی ڕۆژانە لەگەڵ یا تێکەڵ ببێ بۆی کاتی خۆی لەگەڵا بەسەربەرێ و کەناری خۆی بۆ یەکەم جار بۆ ئارەزووە دوای ئەوە بۆ کە شتێک کەلەی بفرۆشێت. بەداخەوە لای ئێمە لە کوردستان شتەکان بە پێچەوانەوەیە. لەوێ بە پێچەوانەوە خەڵک زیاتر وەکو بازرگانی بەخێوکردنی باڵندە بەکار ئەهێنێ و دوایەوە لێرە هەم لە لای حکوومەتیشەوە زۆر ئیحتیمالی پێئێرێ. حکوومەت پشتگیری ئەکات ئەگەر تۆ جەمعیە دروستکەی بە هەموو شێوەیەک پشتگیری دەکات ئاسانکاری و بۆ ئەکات شوێنێ بۆ دابین ئەکات کە ئەمە شتێکی زۆر زۆر چاکەوە هیوادارمە داهاتووشە ئێمە لای خۆشمان ئەو شتە هەبێت کە ئێستا لە ڕێگەی سایتێکی عێراقیەوە کە هەوڵمان ناوە و تقریبا هەنگاوێکشمان ناوە بۆ دروستکردنی جەمعەیەک کە من خۆشبەختانە حەزمەکرد لە سلێمانیا دروست کرایە بەڵام بەداخەوم هاوینە کە چوومەوە کە باسی ئەوم کرد چەند برادرێک پشگیریان کردم بەڵام بەگشتی شتەکان بەداوە زۆر گرنگ نەبوو لەبەرەوە پەنام بەردەسەرەوەی کە بتوانین جەمعەیەکی عێراقی دروستکەین ئێستا دروستمان کردووە کە خۆشحاڵانە منیان داناوە بە یەکەم ئەندام چکە دروستکەری ئەو جەمعیە بووم. لە لایەکی کەشەوە خواردن احتیمامیان بە کەناری یا بە هەست باڵندەیەکیکە ئێمە لێرە کە تۆ چیتە دەرەوە ئەچیتە بازار ئەچیتە دەرەوە بۆ ئەوەی کاسەیەکەی جۆرا و جۆر تەیری جۆرا و جۆر ئەبینی بەدەردی خۆی خۆشە باسەگەن لێرە کە بێتاقەتە بێچ دەرەوە ئەم هەموو خانووە بینی جادا بینیم کە سەر هەڵە بڕی سەیرێکی تێرێکی جوانە بەردەم تا هەست بە مرتاحی ئەگەر حەزیشی لە تەیر نەبێت چکەوە شتێکی سروشتیە لە بازارە تۆ سەرگەی کابرایەک دانیشتووە چین خواردنی پێ بە دوای کۆمەڵێک کۆترەوە خواردنیان هاتێ یعنی مناڵێک ئاوینی لە دەرەوە سەیرەکی لە سنتەرێکا لە شوێنێکا چەند کۆترێکی لە دەوری کۆ بوونێتەوە خواردنی ئااتێ و من لەو باوەڕام خەڵکی ئێمە زیاتر دڵسۆسی لێ بە تایبەتی مناڵ یعنی ئێمە یەکەم شت کە هینە ئەوروپا یەکەم شتمانەوەی کە چینە سەنتەر کۆترە بین حەزەکەین ڕسمی لەگەڵا بگرین کە ئینەبینەوە بۆ کوردستان کە شتێکی خۆشە بەلامانەوە مانای ئەوەیە ئێمە خۆشەویستیوانەیە بۆ باڵندە جەمعیە ئەتوانێت کە ئەویش دەوڵەت دەبێت پشگیری ئەو کا جەمعیە دروست بکرێ بەنای ئەو جەمعیەوە ساڵانە وەکو لێرە مانگانە شتی تازە بێت خەڵک فێری بەخێوکردنی باڵندە بە شێوەیەکی زانستیانە
خۆشەویستی بۆ باڵندە بە شێوەیەکی زانستیانە چکە باڵندە دەورێکی زۆر گرنگی هەیە لە ژیانی ئێمەیە لەبەرەوە ئەو لەو باوەڕام کە سەخافەتی بەخێوکردنی باڵندە و خۆشەویستیشمان بۆ باڵندە زۆر جیاوازێکی هەیە لێرە و لەگەڵ کوردستانە بەداخەوە بەڵام هیواکی زۆر گەورەمەیە کە لە داهاتوویشی نزیکە ئێمەش هەوڵی ئەوە بین بگەینە ئاسێک کە بتوانین باڵندەشمان خۆش بێت و لە پێشەوە باڵندە وکو ئارەزوو بەخێویکەین لە دوای شاشتێکی زۆر ئاساییە کە ئینسان وکو بازرگانیش بەکاری بێنێ بەڵام لە پێشەوە بێت تۆ باڵندە خۆش بێت. ئەو نەخۆشیەم ئاوکردنەوەی لە دەست و پێم